ینی چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ئەوی بگەینە جەژنی قوربانی پیرۆز هەوڵاتیانی هەرێمی کوردستانیش کە خۆ دەزان زۆر نێ موسڵمان وەک نەریتێکی ئاینی ساڵانە لەم 4 ڕۆژەی جەژن قوربانی دەکەن ئاژەڵ سەردە بڕن بۆیە بەڕێوەتی کوشتارگەی شاری هەولێر کوشتارگەی هەوچەرخی هەولێر با بڵێن ڕێنمایی داوەتە هاوڵاتیان کە پێویستە ئاژەڵەکانیان بۆ قوربانی لە کاتی قوربانیکردن لە شوێنە گشتیەکان لەسەر شەقامەکان و لە کۆڵانەکان سەرنەبڕن بەڵکو بێن لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر ئاژەڵەکانیان سەر ببڕن تاوەکو گۆشتێکی سەلامەت و تەندروست بەتایبەت کە ئێستا پەتای خۆیان بەربوون بەربڵاو بە گشتی لە هەرێمی کوردستان گۆشتێکی خاوێن و سەلامەت بدەن بە هاوڵاتیان بۆ قوربانیکردن لەسەر بابەتە لەسەر ئامادەکاریەکانی کوشتارگەی هاوچەرخی هەولێر هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەیم لە زانیاریان پێدات کە کەڵمەت نیۆڕۆ باش لە بەرەم هەتاوەش تۆزی ڕامانگرتی داوای بردن دەکەین باسی ئامادەکاریەکان کە چ ئامادەکاریەکان کردووە بۆ ئەوی کە پێشوازی لەو هاوڵاتیانە بکەن کە دەیانوێت ئاژەڵەکانیان بین بۆ قوربانیکردن باسی ئەوشمان بۆ کە ڕێنماییتان دااتە هاوڵاتیان کە داواتان کردو لە شوێنە گشتەکان قوربانی نەکەن ئەگەر هەموو هاوڵاتیان بێنە شاری بێنە سەربەخانە دەتوانن ئێوە پێشوازی لە هەموو ئەو هاوڵاتیان بکەن و تاوی گۆشتەکانیان بۆ پێ بدەنەوە. سلااوتان لێبێت بەخێر بن وان سەبارەت بە پلانی جەژنی قوربان ئێمە بڕیارمانداوە لە ڕۆژانی جەژنی قوربان لە کاتژمێر 6 بەیانی بۆ 6 ئێوارە دەرگای کوشتارگە بەڕووی هاوڵاتیاندا بکەینەوە واتە ڕۆژانەکە 12 کاتژمێر کارکردن بۆی بتوانین زۆرترین ڕێژەی سەربڕین ئاژەڵی قوربانی وەربگرین بە دابینکردنی ستاف پزیشکانی ڤێتەرنەری بۆ پشکنینەکانی پێش سەربڕین دوای سەربڕین و هەروەها ستافی برا قەسابەکان بە تەواوی ئامادەکراون ڕێژەکەیان زیاد کراوە بۆی بتوانین کەمترین کاری کوشتنەوە لە دەرەوە بکەن زۆرترین کاری کوشتنەوە لە کوشتارگەکان بکەن بەڕاستی ئەگەر هەماهەنگی پێشوەختەبی بەڵێ توانای وەرگرتنی زۆرترین ڕێژەمان دەبێت هەماهەنگی پێشوەختەبێ بە پێی ئەو خشتانی کە لێرە لە کارجێڕی کوشتارگە دانراوە بۆ ئەو هاوڵاتیانی کە قوربانی دەکەم پێشووتر ناو خۆیان ناونووز بکەم بۆ کات و سعاتی و ڕۆژی قوربانیەکە بەڵێ ئێمە دەتوانین زۆرترین ڕێژە دابین بکەین هەروە خشتێشت کە دانراوە بۆ دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکان کە لەو 4 ڕۆژە دەیانوێ قوربانی بکەن لە کۆتاییدا مەبەستمان ئەوەیە گۆشتێکی تەندروست بگەینینە دەستی هاوڵاتیان. لە ساڵی ڕابردوویان بڵێن جێژنی قوربانی ڕابردوو چەند سەر ئاژەڵ لە سەربڕخانی هەولێر سەر بردران پێشوی دەکەن ئەم ساڵ بۆی ئەم پەتای ڕێژەکە کەم بێتەوە یاخود گۆڕانکاری بەسەردابێت خۆی بەهۆی بڵاوبوونەوەی دەنگۆی پەتای تای خوێنبەربوون لە 2 ساڵی ڕابردوو ڕێژەکە بەداخەوە ڕووی لە کەمی کردووە بەمانای ئەوە نایەت ڕێژەکە بەو ڕێژەیە زۆر کەمی کردوێ بەڵام ترسی هاوڵاتیان وای کردووە ترسود لە ڕاوچی هاوڵاتیان وای کردو ڕێژەکە زۆر کەم بێ بە نمونە پارساڵ 1970 سەر بردرا لە ڕۆژی لار 4 ڕۆژی جەژن پێرار ساڵ کە دەنگۆیەکە کەمتر بوو نزیشی 2800 سەر بڕا و بەپی پێشببینیەکانیش بۆ ئەم ساڵ تەسەور دەکەم ڕێژەکە کەمتر بێ بە بەراورد بە پارساڵیش هەم نرخەکان هەرزانترن هەم دەنگۆی بڵاوبوونەوەکەش تونندە بە تایبەت کە ئەوڕۆ حاڵەتێک تۆمارکراوە لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین بۆیە تەسەور دەکەم بە تۆمارکردنی حاڵەتی زیاتر خوانەخواستە ڕێژەکە هێشتان ڕوو لە دابەزیم بکات. ئەگەر باسی ئەوم بۆ بکەیەوە کوتە پرسیارش بیتن لەو ڕۆژان ڕوبڕووی گرفتێک دەبنەوە بە تایبەت لەگەر ئەو هاوڵاتیانەی کە دێن نایخواان تۆمار دەکەن یاخود سەر ئاژەڵەکانیان دێن ئێوە پشکنیان بۆ دەکەن ڕوبڕووی گرفتێک دەبنەوە خۆی پرسیارەشی بەجێ بەڕاستی تۆشی کۆمەڵێک کێشە و ئاریشە دەبینەوە لە ڕۆژانی جەژنی قوربان بە تایبەت هاوڵاتیان کە دێن یەک کەس و 2 کەس ناهێنن لەگەر یەک قوربانیکردن مەسەلەن 5 کەس بۆ 6 کەس دێکەوە گرفتی تەندروستی و جەنجالی و قەرەباڵغی زۆرمان بۆ دروست دەکات خەڵکانێکی وا هەیە لەگەڵەوەی قەسابیشی بۆ دابین کراوە قەسابی خۆی لە دەرەوە دێنێ خەڵکانێکی دیکە هەیە بەناوی ئەوەی کە سونەتە من لە بابەتە ئاینەکە شارەزانین بەڵام خۆی دەیەوێت لێرە کاری سەربڕین کە بە نەپۆشینی جلو بەرجی تایبەت و دەست کێش و مەسەلەن ماسک و ئەوانە دیسان خەڵک کێشە و گیر و گرفت زۆرە بەڕاستی ئێمە پێشووتر ڕێنمایەکان بڵاو دەکەینەوە بەڵام بەدەنگەوە هاوڵاتنی بەدەنگەوە هاتنی هاوڵاتیان وەکو پێویست نییە. زانەکان سوپاسان دەکەم هەڵمەت هەمزە بەڕێبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێر هێوی وەکو میوانەکەشم ئاماژەی بۆدا تیمەکانیان زۆر زیادی کردووە لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر بۆ ئەوی بتوان زۆر پێشوازی لە زۆرترین هاوڵات بکەن زۆرترین سەر ئاژەڵ بۆ جژنی بەڵێن قوربان سەر ببڕن و کاتەکانی کارکردنیش بۆ 12 سعات زیادی کردەوە داوای هاوڵاتیان کرد کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و زۆرترین ئەو سەر ئاژەڵانی کە بۆ قوربانی لە ڕۆژان جێژن دەکەنە قوربانی سەر دەبڕن بێن لە کوشتارگەی هاوچەرخ
گۆشتەکانیان بکەن بە قوربانی.